هیچ کۆنگرەیەکی کەدا ڕاناوەستم بڵێم ڕادیۆم کردو درۆم کرد. من 95 دەفتەر پارە زەرەرمەندیان کردم و لەیان خواردم. 95 دەفتەر دۆلار. لە هێزی ئەمنی بانگم کرد لەسەر کورسی ئێعترافدان بنێن، نینۆکەکانم دانە بەدانە بکێشن، چەق و خەنجەر لەسەر دڵم بدەن. قسەی من هەر ئەوەیە کە ڕاستی و واقعیەتە. بۆ 2 دەفتەر 28 دەفتەری لە من وەرگن، هەموو ڕۆژێ لە نێو هاردی دووربینەکەمدا زەبت کراوە. خانمێک کە بۆ ماوەی چەند ساڵێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتۆتە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و لێرە نیشتەجێیە. پارەیەکی زۆری خوراوە. دەمەوێت سەر و بابەتە بسمە لای خۆی و باسی بابەتەکەمان بۆ بکە. سڵاوت لێبێ، کێشەتان چییە؟ کێ پارەی ئێوەی خواردووە؟ پارەکە چەندە؟ من 95 دەفتەر پارە زەرەرمەندیان کردم و لەیان خواردم. 95 دەفتەر دۆلار. هیچ قسەیەکم بێ بنەما و بێ بەڵگە نییە. لە ڕێگای برادێکمەوە دکتورێکم ناسی کە لە ئەنجومەن وەزیران ڕاوێژکارە، دەستی باڵای هەیە. ئەو کتی هیچ پێویست ناکە ئەتۆ هونەرەکەی تۆ لە هەموو عێراقدا وجودی نییە. پێویست ناکە نەکاک مەسرور ببینی نەکاک نەچیروان بێکە کارێکی تجاری لێرە 29,000 شەریکەم لە بەردەستە تا 2 ملیۆن دۆلار زەرەرت بۆ دەژمێنم تۆ زەرەرمەند بی. ئەمن لە پشتم لە کارەکە ئەوان با خۆیان بنێرم بە دووەدا. وابوو کە دکتۆر وادی بە مندا بینایەکی خۆیان کە لە ڕەهنیاندا نەبوو هێنای کرێ 1 ساڵمدا 6 دەفتەر و 7 وەرەقە و دوای ئەو پارەی مەسروفی بیناکە هەمووی لەوێ نیشتەجێ بووین. تەنانەت بە ئومێدی ئەوەی کە جەنابیان عەزیز بکێشێ، تەنانەت کەسێکی باش بێنێ بۆ ئیفتتاحەکەی کارەکەی من دەست پێ بکە. ئومێد خۆش ناویشی بۆ نەهاتە ئیفتتاحەکە، تەنیا چەند برادێکی کێ و شاخەوانی بوو کە هاتن، هەرچەند ئەوانیش هەمووی بە هەرحاڵ هەمووی کاری حیزبی دەکەن، کاری پارتی دەکەن، هاتناوێ هەمووی دەستخۆشیان لە دکتور کرد. کەس منی هەر بە ئینساندا نەنا، هەمووی دایانگوت دکتور دەست خۆش بێ بۆ پرۆژەوەیان دەزانی ئەمن وەکو ئافرەتێکی کە هاتوومە تێرە هەموو نەوتی کوردستانیان داوە بە من. یعنی پێم سیر بوو کە سیرەکەم دکتور دەڵە 600 دەفتەرم لەو پرۆژەیەدا سرف کردووە. یعنی من هەر هیچ دوای ئەو کتی شەرتی ئەوە کە نەگەڕێتەوە بۆ ئێران، ئەمن شەرتی خۆم بەجێهێنا هەتا ئێستا نەگەڕامەتەوە بۆ ئێران. بەڵام دکتور منی بەجێهێشت لەسەر پارەکەی خۆم تووشی منی کرد بە تووشی کەسێکەوە خەیلانیە بۆ 2 دەفتەر کە ناو نابین کە هاتە ئەوێ بۆ 2 دەفتەر 28 دەفتەری لە من وەرگن، هەموو ڕۆژێ لە نێو هاردی دووربینەکەمدا زەبت کراوە. هەموو ڕۆژە داهاتە ئەوێ دێک و دەفتەرێکی زیادەم دەوێ کاکە بۆچی تا 2 دەفتەر خۆوە 28 دەفتەر پارەت بردووە. بۆ هەموو قسانێک کە دەیکەم بە بەڵگە خۆم بە پێی خۆم چوومەتە هێزە ئەمنیەکان، چوومەتە ئاسایشی گشتی کە فریام کەون کاکە ڕۆحم لە خەتەردایە. پارەی کە خوراکی پارەی توی خواردووە. پارەی من بە نەقدی بە کاشتی ئەوەی کە خوراوە 4 دەفتەر بوو کە درۆیان لەسەر کرد و 5 دەفتەر و 10 وەرەقەش کە لە بیناکەی خۆیدا دکتور سەرفم کرده بوو 9 دەفتەر و 10 وەرەقەم بە نەقدی خوراوە. ئەوە هیچ دەنا ئەوەی کە هەمووی بۆ مەسروفە بوو کە بیناکەی پێداعمیر کرێتەوە بڕوان پێ بکە 3 دانە ستاندم دەکرێت دەفتەرێکی تێدەچوو. یعنی ئەو مەسروفە زۆرە کرا بۆ ئەوەی بە ئومێدی ئەوەی کە کارێک بکەین سەرۆکی حکوومەت بێ بۆ ئیفتتاحی پرۆژەیەکی وا گەورە. 7 ساڵ شەو نخونی لەسەر کێشراوە. وەڵڵا ئومێد خۆش ناویش نەهات ئیفتتاحی بکە. بۆ خۆم 3 جار ئاڵای زێڕەوە داوەتنامەم بۆ ئومێد خۆش ناردۆ نەهاتووە. ئێستاش هەموو شتەکانم ڕۆیشتووە، تەنیا داوا دەکەم بێنە سەرخەت بزانن بۆ وا لە من کراوە. ئێستاش زەرەرم ناوێ. هاتووم دوکانەکەم هەڕاجکەم کابرا هاتووە دەڵە 300 تابلۆم دێ بە 300 دۆلار. کاکە بەستیتر ناتوانم. ئیشی من ئیشی پرۆتۆکۆلە، ئیشی من ئیشێکی پرۆفیشناڵە بۆ دیاردەکردنی دەرەوە دەبێ، بۆ کەسانێک دەبێت کە بزانن ئەمیشەتیە خۆ بۆ کەسێکی فەقیر نابێ 500,000 مەعاشی 3 مانگە وەردەگرێ. ئەمە پێویستم بە پشگیری معنەوی حکوومەت بوو. خاتون خۆت بەلاواز دادەین لە بەرامبەریان کە هەم زەرەرەکەی تۆ نادەنەوە هەمیش وەکو خۆت بازەکەی حسابت بۆ نات. زۆر خۆم بەهێز دەزانم بێدەنگ نابم بە هیچ شێوەیەک دەبێ ڕاستیەکان هەمووی ئاشکرا بێ، نەکەسم بە پشتەوەیە. تەنانەت ماڵی باوکی خۆم بێ بەرامبەر لەگەڵمە تا هەولێر نەهاتوون. بەخوا پارەم پێویست بۆ ئامۆزای خۆم برای شیری خۆمە پارەی بە دوو قەت داومەتێ وەڵڵه یارمەتیان نەداوم. بۆ خۆم بە تاقی تەنیا ڕاوەستاوم. هیچ پیاوێک لە دنیادا لەگەڵ ڕێزم تەنانەت باوکو براش حەز ناکەن ئافرەتێک بەهێز بێ لەسەر پێی خۆی ڕاوەستێ. سەر بۆ هیچ کەسێکدا ناخەم. ڕاوەستاوم دەبێت جوابم بدرێتەوە، دەبێ هۆکاری تەواوی ئەو ئێهمالیانە
نازانم یا گوناحبارم سرم بچێتە پەتی سێدارە ئەلێرە بە جەڕ و سەقیل هەڵم واسن بڵێن ئەم ئافرەتە کەسێکی درۆزن بووە یا ئەوەیە کە دەبێت ڕاستیەکان هەمووی بگاتە نوقتەی خۆی هەتا سەر ئێسقا ڕاوەستاوم لە هیچ کۆنگرەیەکی کەدا ڕاناوەستم بڵێم ڕادیۆم کردو درۆم کرد چون درۆم نییە لە هێزی ئەمنی بانگم کەن لەسەر کورسی ئێعترافدان بنێن نینۆکەکانم دانە بەدانە بکێشن چەقۆ و خەنجەر لەسەر دڵم بدەن قسەی من هەر ئەوەیە کە ڕاستی و واقعیەتە درۆ بۆ هیچ جناحێک بۆ هیچ بەشێک ناکەم و سەر بە هیچ جناحێک و هیچ بەشێک نیم چۆن دەزانم هەمووی درۆیە و لەسەرەوەی سەرتر دەعم دەکرن ئەمن تەنیا لە ژێر سێبەری خوای گەورە و ئەو عیلم و زانستەی مێشکی خۆم فەخر دەکەم بە خۆم ئەگە ئەلێرە لەفە بفرۆشم شەرم ناکەم بەڵام سرم بۆ هیچ کەسێکدا ناخەم ئێستاش لە کوردستان خاوەنی ماڵیش نیم ماڵەکەشم لەسەر نەدانی کرێ لە دەست و بەڵام سەر بۆ هیچ کەسێدا ناخەم دەبێ ئیلا ئەو پارەیە کە خۆم سەرفی دەکەم بە خۆم بە دەستی خۆم بە ماندووبوونی خۆم لە پێناوی ئەشیای خۆم بەدەستم بێ دەبێ بێنە سەرخەت کۆتا زۆر بە کورتی ئەو کەسێک کە پارەی توی خواردووە پشتی هەیە؟ ئەرە وەڵڵاهی تا سەر ئێسقام پشتی هەیە تەنانەت شکایەتی حیزبیشم نووسی نەهێش بگاتە جێ ئەرە وەڵڵاهی هەمە کارەیە ئەوەی پۆڵی خواردم کوڕش برای شەهیدە ئەوەی کە پارە زۆرەکە غەدری لێ کردوم خواردوێتی کوڕی شەهیدە ئەمن هەر ناتوانم هەر ئێستاش ئیعلامی بکەن ئەمن ئەگە بە سەرماخوردەگیەکیش مردم بزانن ئەمانە منیان سەر تێدا بردووە ئەوەندە